کە تەوەری دووەمی بەرنامەکەی ئەمڕۆمان تایبەتە بەو کۆبوونەوەی نوێنەری حیزبەکان لەگەڵ نوێنەری نەتەوەی گرتوەکان ئەنجامیاندا. زمناکۆ عەزیزمان لەگەڵدایە. زمناکۆ ئێوەرەت باش و سوپاس بۆم دەرفەتەی پێتداین. زۆر سپاس، سڵاو لە تۆ و سڵاو لە بینەرانیش. ئەگەر لەو پرسیارە گشتی دەست پێ بکەم کە پێرێ نوێی حوزەیران نوێنەری نەتەوەی گرتوەکان UN لەگەڵ 7 لایەنی هەرێمی کوردستان کۆبوونەوەیان ئەنجامدا. پێش هەموو شتە تێڕوانینی ئێوە لە ئەنجامدانی ئەم جۆرە کۆبوونەوانە لە چیدایە؟ چی شتێک دەخوێنەوە لە پشتی ئەم کۆبوونەوانەوە ئەنجام دەدرێت؟ پێم وایە ئەم کۆبوونەوانە نەتیجەی ئەزمەیەکە کە کوردستان پیاە تێپەڕێ. دیارە ئەوزاعی کوردستانیش لەژێر کاریگەری ئەوزاعی جۆراوجۆری ترایە. مەسەلەن لە عێراق هێشتا دوای چەند مانگ بەسەر هەڵبژاردننی پەرلەمانیە هێشتا نەتوانراوە ئەسڵەن هەنگاوێکی زۆر بچووکیش لە بەرەو پێگەێنانی حکوومەت نزیک بێتەوە و نەخشێکە کوردستان هەیەی لەو پێناوەیە لە پەیوەند بە مەسەلەی حکوومەتی عێراقەوە یەکە دەنگەکانی کوردستان لە ڕێگایەکێتی پارتیەوە دابەش بووە بەسەر بەرە دژەکانی ناومەرکەزە و کوردستان بەو مانایە دەوری سلوی بینیوە لەو منطقەیە تا ئەو جێگەی کە بە خودی کوردستان خۆی گەڕێتەوە بە مەرحلەیەکی ئینتیقالیات تێپەڕێ و حکوومەت ناتوانایە لە وەڵامدانەوە بەخواست و پێداویستەکانی خەڵک و لە سەرەتاییترین ئەرکی حکوومەت کە پێدانی موچەیە یەکێک لە مشکیلەکانیانە بووە سەرباری ئەوەی کە نرخی نەوت چۆتە ئاستێکی زۆر باڵاوە لە چاو ئەو دەورانانی کە حکوومەت باسی لەوە کرد کە بۆ هۆی دابەزێنی نرخی نەوتەوە ناتوانن جوابگۆی نیازەکانی کۆمەلگا بن کە موچەیەکێکە لە مەسەلە ڕئیسەکانی. ئێستا چەند بەرابەرە توانم بڵێم 4 جار تا هەندێک جار زیاتریش ئەو زیادی کردووە کەچی ئەزمەکە هێشتا لە یازار وەکو خۆی بەردەوامەوە. ئەمە گرفتێکی جددیە. ئەمە جگەلەوەی کە بۆ خودی خۆیان کە حاکمن ئەو ئەحزابە سەرکیانی یەکێتی و پارتی و ئیسلامیەکان بە ئیزافەی گۆڕان هاوکات بۆ بە مشکلەیەکیش بۆ ئەو دەوڵەتانی کە بە جۆرێک حیمایەتیەکەن لە هەرێمی کوردستان و کێشەیە بۆ ئەمریکا، کێشەیە بۆ بە جۆرێک بۆ ئیسرائیل، کێشەیە حتا بۆ ئێران، بۆ تورکیا و هەموو ئەمانە تقریبن کۆکن دیارە هەر کەسەوە بە شکل و شێوازی خۆی کە کوردستان بەم شکڵی ئێستای ئیمکانی ئەوەی نییە کە ئیدامە بە و بەم شکڵی ئێستای ناکرێت بمێنێتەوە و هەموو ئەو باسانێکی کە لەو پەیوەندایەکەن علاقی بەمەوە هەیە. بەڵام بۆچی لە ئێستادا نەتەوەی گرتوەکان ڕۆڵێکی زیاتر دەبینە، دەخالەتێکی زیاتر دەکات و هەوڵەدا ئەحزابەکانی کوردستان لەگەڵێکدا با بڵێن کۆک بن و لەسەر وادەی هەڵبژاردن و ئەنجامدانی هەڵبژاردن ڕێککەون. سەرتا دواتر لەسەر ناوەڕۆکی ئەم بابەتانە پرسیاری ترم دەبێت، بەڵام لەسەر ئەم دەخالەتەی زیاتری نەتەوەی گرتوەکان لە ئێستادا بۆچی؟ بەتەسەوری من نەتەوە یەکگرتوەکان لە ئێستاش و لە ڕابردووشا و تاریخی کۆنتریشا لە زۆر مەسائلی تر لە کوردستان و لە عێراق و لە سەراسەری دنیاە دەستگایەکە کە زیاتر لەژێر ڕکێوی ئەمریکایە و پێی خواست و ویستی ئەمریکا بە پێی بەرژەوەندەکانی ئەمریکا حرەکەتەکە و ئەسوڕێتەوە. بەتەسەوری من مەسلەی ئەوەی کە نەتەوە یەکگرتوەکان لە ئێستا تەرکیز دەکاتە سەر مەسلەی انتخابات پێم وایە کە ئەیانەوێت لە ڕێگەی انتخاباتەوە شەرعێتی انتخابی وەکو چۆنەوەی کە لە عێراقات ئەوە کرا مەسەلەن بۆ نمونە لایەنگرەکانی ئێران بە جۆرێک بە پێی شەرعێتی انتخابی جا تەزویر کراوە یان ناوە بەحسێکی ترە ئەوان ڕازین بە نەتیجەکانی یان ناوە بەحسێکی ترە، بەڵام عەلە العموم کۆمەلگانی دەوڵەتی لەسەرەوە کۆک بوو کە ئەم انتخاباتە نەوعەن ما نەزیهە و دەرگای کردەوە بۆ هێزێکی وەکو سەدرریەکان کە بێنە پێشەوە و ئەو حکوومەتە محاسەساتیە تایفی کە دەورانی پێشووی لە عێراقا هەمیشە لایەنگرەکانی ئێران دروستیانە کرد و دابەشیانە کرد کۆتایی بەوە بێنێ و ئەمە دیارە ئەمریکا و وڵاتان پێیان خۆشە. بەڵام تا ئەو جێگەی کە بە کوردستان ئەگەڕێتەوە ئەیانەوێ کوردستانێک ئامادەتر و زیاتر لەژێر ڕکێ بوو لەژێر تەئسیری و لەژێر ویست و خواستەکانی ئەوانە بچێتە پێشەوە. تا ئێستا بەم تەقسیم بەندێکە لە نێوان پارتی وێکێتیا هەیە بە دەرەجەی ئەساسی ئەمریکا نەیتوانیوە بە کەیفی ئەمریکا بتوانێت حرەکەت بکەن پێ بکەوە بە ئەمریکا ئەوەی کە ئەوێ بەو شێوەیە بن بۆ نمونە ئەمریکا لایەنگری ئەوەیە کە هەموو ئەو دەنگە پەرلەمانیانەی کە لە انتخاباتی عێراقا کوردهێناوێتی هەموو ئەمانە بڕۆنە ئەو بەرەیەوە کە سەدری و جەماعەتی حەلبوسی و خەنجەر دروستیان کردووە لەم ڕێگەیەوە حکوومەتێک پێک بێنن سەرباری ئەوەی کە ئەو حکوومەتە هیچ جیاوازیەکی ئەو تۆی وان نابێت لەگەڵ حکوومەتە پێشوینەکەی، بەڵام بۆ پێیکە حکوومەتێکە وەکو دەورەی پێشوو زۆر سەر بە ئێران نابێ
ونەخشی ئێران لەسەری کەمترە بێ و ممکنە لە هەنێ بڕگەی معەنە هەنێ یاسا و ڕێسابیانێکە سنوورێک بۆ دەخالەتەکانی ئێران لە عێراقا لانی کەمتر بکاتەوە یا دای بنێ بەم پێەیە کوردستان ئەو جغرافیایەکە نەخشی هەیە لە ناو سیاستەکانی ئەمریکا و لە ڕێگای ئەمریکا نەخشی دەوری جدی هەیە بۆ UN بۆ پلاسخار زۆر جدی ئیش لەسەر ئەماناکە تەنها هەر بۆ نەوەستاوە پلاسخات کە حیزبەکان کۆ بکاتەوە و بانگەوازی ئەویان بۆ بکاکە کوردستان لە بەردەم خەتەرێکی گەورەیە بەبێ ئەوەی کە بە خەڵکی کوردستان بڵێم خەتەرە گەورەیە چۆنە مەسەلەن چی ئەبێ ئەگەر انتخابات نەکرێت تورکیا داگیریەکە یا حەشدی شعبی هجومی بووەکە یا بوومە لەرزە ڕوئەیە بەرحەڵ لە هیچ جێگایەک تەوزیحی نییە فقط دلەکەی ئەوەیە کە لەم ڕێگایەوە هەم حیزبەکان ئەترسێنێ بەوەی کە ئەو خەتەرە گەورە ئەوەیە کە چیتر پشتیوانیان ناکایتر چیتر بەم شکڵان ناتوانێت بمێنێتەوە هەمیشە سیاسەتەکانی تورکیا و سیاسەتەکانی ئەمریکا ببورە سیاسەتی تورکیا و ئێران لە پێش بەرژەوەندی ویست و خواستەکانی ئیسرائیل و ئەمریکاوە بێ ڕۆژانە ئەو جێگایانێک کە ئیسرائیل تیا موجودە لە هەرێمی کوردستان قەست فەکرێەوە توانایەکی ئەو تۆیان نییە مەسەلەن بەری پێ بگرن کە ئەمە هەموو پێچەوانەی بەرژەوەندەکانی ئەمریکایە بۆ ئەمەوێ بڵێم کە ئەم هۆشداریانەی پلاسخات و ئەم هەوڵانەی بۆ کوکردنەوەی حیزبەکان بۆ ئەوەی کە لەسەر انتخابات ڕێککەون هەمووی ئەچێتە ناو ئەو خانەیە کە ئەیانەوێ لە ڕێگەی ئەنجامدانی انتخاباتێکەوە جا ئەو انتخاباتە هیچ شەرت و شورتێکیان بۆ دانەناوە انتخاباتێکی ئازاد بێ سەرکوتی ئەحزاب لەسەر دەنگدەر نەمێنێ دەنگی ئەو کەسانی کە دەنگێن بە پەرلەمان هاوشەوەی ئەو وڵاتانی کە انتخاباتی ڕسمی تیاکرێ مەسەلەن لە ڕێگەی هەڕەشە و گوڕەشەوە نەبێت دەنگەکان نەکردرێ پارە و ئیمتیازات نێتە ناو ئەو هاوکێشەکانەوە هیچێک لە بەدەسەر ئەمانە قسە نییە فقط قسە لەسەر ئەوەیە کە انتخابات بکرێ و ئەوە استراتیجەکەی بۆ ئەوان دوایی لە نەتیجەی ئەو انتخاباتەوە بە تەسەوری من پێم وایە کە ئەیانەوێ زۆرینەیەکی پەرلەمانی بە قازانجی پارتی لە ڕێگەی نەتیجەی انتخاباتەوە بەدەست بێنن و ئەم پشتیوانیە ڕسمی کە تا ئەسا لە هەرێم کراوە تحویل بێ بۆ ئەو لایەنە گەورەیەی کە لە بین دوو کەوانەیەکە زۆرینەکەی هێناوە سەرنجام پارتی بکەنەوە بە حاکمی مطلق لە سەراسەری کوردستانە دیارە ئەمە پرۆسەیەکی توولانیە من پێم وانە ئەوە بۆ خێرایە بچێتە پێشەوە بەڵام بە جۆرێک حتا لە ناوێکێتیشە ئامادەکاری بۆ ئەم مەسلەیە کراوە لە چەند ڕۆژی ڕابردووە لە یەکێک لە مقابلەکانی قوبادا باز لەوە کاکە شەرمەزارە بێ ئەو هەموو سەیتەرەیە بینێ شەرمەزار نابێ ئەو هەموو جەنراڵە مقابایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طبیعیە بەلایە بەڵام بۆ بازگەکان وتی شەرمەزارە بن دیارە مەسلەی بازگای مەسلەی یەکخستنەوە و یا کردنەوەی کوردستانە بێک پارچە یا حتا بەم نەسەوتی زۆنی زەرد و زۆنی سەوز خۆشبەختانە کاڵ بۆتەوە یعنی بە جۆرێک ئێوێ بڵێ کوردستان بۆ بە کوردستانێکی سەراسەری دیارە ئەمان تایە ڕاستە دەرەجە دوون بەڵام بە جۆرێک ئەو کتلەیەی لە ناوێکێتە کە قوبات سەرۆکایەتیەکەوە تعقیبی بەرژەوەندەکانی خۆیەکان لە ناویان لایەنگریەوەیە کە ئەم هەنگاوانە بەم شێوازە بچێتە پێشەوە بەڵام ئەگەر بێنەوە سەر خودی ئەو داوایی کە نەتەوە گرتوەکان لە حیزبەکان کردی و ئەو جەختکردنەوە لەسەر ئەنجامدانی هەڵبژاردان بە شێوەیەکی پرسمەگەرچی بە شێوەیەک لە قسەکانی خۆشتاندا هەو بەڵام من وەڵامی زیاترم دەوێت بۆچی ئەنجامدانی هەڵبژاردن هێندە گرنگە لای نەتەوە یەکگرتوەکان و ئەگەر واقعاً ئەم هەڵبژاردنە بکرێت ئەکرێت چی شتێک بگۆڕێت لە ژیانی کۆمەڵگەی کوردستاندا سەوی نمونەی عێراقکە دژایەتیکردنی ئەو لایەنانەی کە بە ناوی ئیطاری تەنسیقیەوە ناسراون ئەمڕۆ لەلایەن ئەمریکاوە یا دژایەتیکردنی ئەوان بۆ ئەمریکا لە ڕێگەی درۆنەکانیانەوە لێدان لە سەفارەتی عێراق لێدان لە معسکەری نازانمەوەی ناوی چیە ئەسەدە حتا لە مەناطقی کوردستان چەندین جار تەحڕۆشی عسکەری و ڕاستەوخۆ بەرامبەر بە ئەو بەرامبەر بە ئەمریکا و بەرامبەر بە ئیسرائیل کراوە ئەمە دیوێکی واقعی بووە کە تاریخی نێوانیانە حتا ئەمریکاش بە جۆرێک لە جۆرەکان مثلا لە منطقەی سەرحدودی سووریا و عێراق ضربەی یا لە هەنێک لە قەواعیدەکانی حەشدی شعبی و چەند جار بە شێوازی ناڕاستەوخۆ یا ڕاستەوخۆ یا لە ڕێگای خۆەوە یا بە فڕۆکەی ئیسرائیل قەسفی مناطقی حەشدی شعبی کراوە ئەمە ئەو شەڕە بووە کە علەنی لە بینیانە هەبووە بەڵام بە هیچ شێوازێک لە مەسەلەی ئیدارە و دەسەڵات و دەوڵەتە نانوتو ئێمە پشتیوانی ئیطاری تەنسیقی یا حیزبەکەی مالیکی یا ئەو نوێنەرانی ئەو بەشانی ترکە وەزیر و ئەندام پەرلەمان و شتیان هەیە ئێمە دژی ئەوانین بەڵام ئەمڕۆ لە ڕێگەی شەرعێتی پەرلەمانیەوە لە بین دووکانە دیارە شەرعێت بۆ ئەوان شەرعێتە بۆ خەڵکی کرێکار و زەحمەتکێش و بۆ زۆرینەی زۆری دەنگدەری عێراق کە لە سەتا نزیکەی ئەتوانم بڵێم 80 نەچوو وە دەنگدان و باوەڕی پێ نییە لە ڕوانگەی ئەوانەوە باسی ئەم شەرعێتەکەم ئەمە کافی بوو بۆی کە
ببنە پشتیوانی مقتدا سەدر هەرچەنە مقتدا سەدر ئەو ئەلگۆ باشە نییە بۆ ئەوان کە بتوانێت لە 100% خواستەکانی ئەوان بێنێتە دی بەڵام مقارنەتەن بە ئەم هێزانێک کە سەر بە ئێرانن ئێستا سەدر تقریبا قڵشت کەوتۆتە نێوانیەوە لەگەڵیانە و ئێستا سەدر نزیکترە لە هەنێ دەوڵەتی عەرەبی وەکو تورکیا وەکو ئیمارات بە دەرەجاتێک وەکو سعودیە سەردانی سعودیە کرد لە چەند ساڵی ڕابردووە و ئەم علاقەیەکی تاریخی کۆنترە و ئەم مەسەلە هینی نەتیجەی انتخابیە بەمش لە ڕێگەی انتخاباتەوە ئەم لایەنگریە لە سەدر و ئەم دژایەتیە بێپەردەیە بەرامبەر بە ئیتاڵی تەنسیقی شەرعەتی پیا کردووە و ناژڵێن ئێمە دژایەتی ئیتاڵی تەنسیقین لەبەرەوەی کە سەر بە ئێرانن ئەڵێ ئێمە لایەنگری پێکهێنانی حکوومەتی لەبەرەوەی زۆرینە ئێوەنی زۆرینە کەسانی ترن بالضبط ئەم مامەڵایە ئەم شێوازە لە ڕەفتار بەرامبەر بە ئەحزابی سیاسی لە کوردستان سبینێ ئەمە ئەکەنەوە ممکنە پرسیارەکەەوە بێ بڵێ ئەگەر پارتی دەنگی زۆرینەیانە بە بڕای من لە ڕێگای تەزویرەوە بێ یا لە ڕێگای هەر دام و دەستگایەکی تری جۆرا و جۆرەوە بێ یا چاوپۆشیکردن بێ لە سەرکوت و ئستیبداد و حتا وەکەوەی کە حەمێ حاجی مەحمووڵێ سندوقەکانیان بردەوە وتیان بە ئەم شەولامان بێ بەیانی ئێهێنینەوە حتا ئەگەر پارتی ئەو کارش بکا بۆی کە خۆی بکا بە یەکەم لە ئێستاوە من پێتەڵێم کە مادام ئەمریکا و UN و بە دەرەجاتێکیش ئەو دەوڵاتانەی تر کە نەخشیان هەیە لێرە متفقن پارتی یەکەمە بێ و هەنگاوی داهاتویان ئەوەیە کە لە ڕێگای ئەوەی کە بۆ پێی کە پارتی یەکەم و زۆرینەی کورسیەکان هی ئەوە بۆیە ئەبێ پارتی حاکم بێ و ئیتر پارتی ببێتە نوێنەری ئەسڵی ئەو وەفدو ئەو دامەزراوە ڕستیانی کە بە نوێنەرایەتی کوردستان ئەچن بۆ هەرجێگایەک پارتی بە نوێنەرایەتیان بکە و ئەمە خطوی هین هەنگاوێکی مەقبولە لە ئێستایەکە لە غێری پارتی نە ئەمریکا نە ئیسرائیل نە تورکیا هیچی هێزێکی تری بەدیلی باشتریان دەست نەکەوتۆکە لە ڕێگەیەوە تعقیبی بەرژەوەندەکانی خۆیان بکەن و بەرژەوەندەکانی خۆیان پارێزن بۆیە بە تەسەوری من ئەم مەسەلەی انتخاباتە تا ڕادەی زۆر زیاد لە حد فشار هێنان بۆ یەکێتی یای بۆ هەر لایەنێکی ترکە ڕازی نەبێ سوێنێ انتخابات ئەنجام بدرێ فشار دەهێنن کە انتخابات ئەنجام بدرێ و بەم قسانە بە جۆرێک هەڕەشیان لێکە نەورێکڵێ لە خەتەرایان بەو معنای تر پێی بڵێکە چیتر پشتیوانی لێ ناکەم چیتر تۆ بەرەی خۆتت لەگەڵ ئێرانە یەکلایی کردەوە بڕۆ لەگەڵ ئێرانە ئیشەکانی خۆتکە و ئەگەر لە شەڕێکا سوێنێ دۆڕایی هەر وەک چۆن ئێران لە چەند شوێنی ترا ممکنە بدۆڕێ ئیتر تۆ ئەوە خۆت بەرپرسی کارەکانی خۆتی بەڵام ئەگەر لە ئێستا بیت ملبەی بۆی کە انتخابات بکرێ پاشان دوای انتخاباتەکەش ملبەی بۆی کە ئەبیتە هێزی دووەم وەکو هێزی دەرەجە دوو بەڕستنی مامەڵاکری و ئەم زۆنی زەرد و سەوزە کۆتایی پێت و یەک زۆنی کە ناوێنن زۆنی کوردیە زۆنی ئیقلیمیە هەر ناوێکی تر بەرحاڵ ئەبێتە یەک بەم شێوازە نەخشە و پلان و بەرنامەکانی خۆیانە بنێتش تا جێگەی کە لەم هاوکێشەیە کە قسەی لەسەرکرێ ئێران هەم وەکو حکوومەتێک کە نەخشی زۆر زۆر جدی هەیە لە مناطقی سلێمانی سوالەکەی وەیە ئەو هەڵوێستی ئەو چیە لە بەرامبەر ئەم ئەحداسانەیە دووهەمینی لە ئەگەری مەسلەیەکی سەراسەری تر لە ئەگەری سەرکەوتنی زیاتری رووسیا و لە ئەگەری فشارهێنانی زیاتر بۆ ناتۆ و بۆ ئەمریکا بە پاشەکشە لە رووسیاکە سەرنجام ئۆتۆماتیکی تەحویلێ بێ بە پاشەکشە لە هەموو بەرەکانی ترە کە کوردستانی یەکێک بێ لە جغرافیانە ئایا لە ئەگەری ئەو سەرکەوتنی رووسیا و سەرنجام زیاتر مطرحبوونی ئێران یا هەر بێلەوەش لە ئێستای ئێران کە لە سەروبەنی ئیتفاق و ڕێکەوتنایە لەگەڵ ئەمریکا ئایا ئەو هەڵوێستی چیە بێ بۆێرە بە تەسەوری من بە جۆرێک ئێرانیش ڕازی کراوە سەردانی نوێنەری پارتی دوای ئەوەی کە ئەم قسفەی ئەم جارە ناکە ئێران ئەڵێ یەکێک لە بەرپرسانی موسادم لە باکووری عێراقیا لە ئەقلیمی کوردستان لە هەولێر کە چەند ڕۆژی ڕابردووریە بە درۆنێک کەوتە خوارەوە بەسەریا باسی ئەوەی کە ماڵی ئەو کابرایی کە سەرۆکی دەستگای کار بوو ئەوی کۆمپانیای کار باز لەو کاتێک کە ئەو قسفە دوای ئەو قسفە قڵشتی نێوان ئێران و پارتی زۆر زۆر فراوانتر بوو بەڵام لە پڕێکە نوێنەری پارتی چوو بۆ ئێران و سەردانی ئێرانیان کرد و معلوم نەبوو لەژێر پەردەوە ئەمە چ شتێکیان باز کردووە بۆ بڕوایی من پێم وایە کە تەنازولی باشی کردووە پارتی بۆ ئێران بەوەی کە بە جۆرێک بەرژەوەندەکانی لە مناطقی ژێر دەسڵاتی پارتیا ئەپارێزێ و ئەو ئینتیاسا ئەو ئیمتیازانەی کە نەی بووە ئیمتیازی زیاتری پێەیە لە مقابلی ئەوە کە چاوپۆشی بکالەوەی کە دەسڵاتی یەکێتی لاوازتر ببێ و بە جۆرێک پارتی ڕسمێت وەربگرێتەوە هەر دوای ئەو کۆبوونەوەیش ئەو سەردانەی نوێنەری پارتی بۆ ئێران کە هیچ شتێک باز نەکرا لەسەر چی بوو یەکسەر نایچیە سەرۆکی هەرێم نێچیروان بارزانی حیزبەکانی کۆکردەوە لە پێشتا چوو بۆ قەلاچوالان و مەراسیمێکی کرد بینیت لە مەراسیمێکی تەشریفاتیا بەبێ ئەوەی لە یەکێتی لە ناو دیدارەکەی خۆیان
سەرۆکەکەی بە سەرۆکی ڕسمی هەڵبژێرێ ئەو پێشتر شەرعەتی یا بۆکە تۆ سەرۆکی و یاڵاوەرەبا لەگەڵ تۆ اتفاقین بە جۆرێک یعنی هینەکان معلومە ئەم هینە بەرەو چووە ئەڕوا و ئەمانە بەڵام ئەوی تا ئەو جێگەی کە بۆ خەڵک ئەم مەسەلە یەکسانە بچی ئەوە خۆت بەتەسەلی من پرسیارە ئەسڵەکەیە چەنە کاریگەری دەبێت لەسەر بزوتنەوە ناڕەزایەتیە جەماوەریەکان لە کوردستاندا بە تایبەتی کە لە هەڵبژاردنەکانی ڕابردووتردا لە ئاستێکی زۆر فراواندا بایکۆتی هەڵبژاردنەکان کرابوو و بەشداری زۆر لاواز بوو ئەگەر هەڵبژاردنی تر بکرێتەوە خەڵکی دەبێت پێویستە چی بکات چی کاریگەریەکی دەبێت ئەم ڕێنوێنیە تازانی کە لەلایەن ئەحزابەکان نوێنەری نەتەوەی کردەوەکانی شۆ هاتوتە ئاراوە بەتەسەڵی بن بەداخەوە کە وەزعی ئەوەی کە هێزێکی ڕێکخرا و هێزێکی ئامادە سازماندرا و حتا ڕێکخراوی جدی سەراسەری کە نوێنەرایەتی بەرژەوەندەکانی خەڵکو و ئەمانە بکە بەداخەوە موجود نییە ئەوەی کە هەیە بە جۆرێک بەنای ئۆپۆزیسیۆنەوە ئەوەی کە دیارە لە ڕوانگەی خەڵکەوە شەرعەتی نییە هەرچەندە لە ڕوانگەی بەشێک لە خەڵکیشەوە دەنگی پێدراوە کورسی هێنراوە سمبۆن مونەوەی نوێیەکە لەو هێزانی کە خۆی کردو بە نوێنەری خەڵک و بە جۆرێک بەنای بەرژەوەندی خەڵکەوە قساکە و لە ئێستاوە هەم بە تحریکی پلاسخات کە سەردانی ڕاستەخۆی مەقڕی نەوەی نوێیەکە و خودی زمانی تبلیغی نەوەی نوێژ لە ئێستاوە باز لەواکەن کە هەموو شتێک بەندە بەوەی کە انتخابات بکرێ و ئێوە بڕن بەشداری انتخابات بکەن و بەوەی بەشداریتان لە انتخاباتە ئەگەر دەنگ بن بە کاندیدەکانی نەوەی نوێ ئەوە گرفتەکانتان هەمی کۆتایی پێێت مەسەلەی بێموچەیی مەسلەی نەبوونی خزمەتگوزاری نەبوونی ئەمنیەت و ئارامی ئەم بەرەڵایەکە لە ڕێگەی ئەم جەنەراڵە کارتۆنیانێکێتی یا بە جۆرێکیش پارتی بریاوەتە گیانی خەڵک هەمویان کۆ کردوێتەوە بەندیان کردو بۆی کە ئەگەر خەڵک بڕوا و بەشداری کا لە انتخاباتە ئەمە ئەبێتە خێر و بەرەکەتێک بۆ خەڵک بەڵام لە واقعا هاوکێشەکەی پێچەوانەیە بە هەر ئەندازێک خەڵک کە خۆش خەیاڵ بێ بۆی کە لە ڕێگای انتخاباتەوە ئاڵوگۆڕیەتە پێشەوە ئەوە باجی هەمان ئەو هەڵانێ ئەیاتەوە کە لە 30 ساڵی ڕابردووە لە کوردستانە بووە هەمیشە هەر دەورەیەک پێش انتخابات ئەمانە هاتوون کۆمەڵێک وعد و وعودیان ناوە هەر جارە و بە پشتیوانی و دەوڵەتێک یا بە پشتیوانی وعدی زلهێزێکی دنیا ئومێدیان بە خەڵک بەخشیوێتەوە کە دەورەی داهاتوو دەورەیەکی جیاوازە بێت جوابی نیازەکانی خەڵک درێتەوە حکوومەتەکە حکوومەتێکی سەقامگیرە بێ ئیداراتی دابشکراوە لە ناو ناوچەکانە نامێنێ و إلى آخری کۆمەڵێک مەشاکلی جۆراجۆری ترکە لە ناو کوردستانە هەن لە ڕێگەی هەم پێش هەموو انتخاباتێک وعدی ئەوەیان کە چۆن چارەسەریەکە مثلا لە کەمپینی تبلیغاتێکی بەرهەم ساڵح و دەورانی پێشووکە بۆ خۆی لیستێکی هەبوو ئێستا سەرۆکی هینە سەر کۆماری عراق سنەوت تبلیغاتانی کە ئەیکرد ئەمانی کەیەنەوە بە ئەندازەی ئەو ڕازگۆ بە ئەندازەی ئەو حرمەتیان هەیە سبێنی هەر وعدێکیان هیچ لەو زیاتر نابن لەو باشتر نابن و عاقبەتیشی ئەوەی ئەومان بینی بۆیە خەڵک ئەم تەجروبەی کردووە و ئەم خەڵک ئەبێ لە ئێستاوە ڕیزی خۆی لەگەڵ ڕیزی ئەوان جیا بکاتەوە و خەڵک ئەبێ وشار بێ لەسەرەوەی کە ئەم ئەوزاعاوی لێ بەسەریە بە تەسەری من ئەم پرۆسی تەسلیمکردنەوەی مناطقی سلێمانی بە پارتی هەر وەکو پرۆسەیەکی میکانیکی نییە لە ڕێی ئیداری و ڕاستە درێژماوەیە وەختی ئەوێت تا پارتی بتوانێت دام و دەستگاکانی لێرە تەسبیت کاتەوە و بتوانێت فەزای سەرکەوت و ئیستیبداد بکە بەڵام هەر بۆ خۆی ئەمە تا ئەم دەورە انتقالیە تا شکڵەگرێەوە تا تەحویل لەبێ بە مەسلەیەکی جدی و چارە جدی و دامەزراو قڵشتی زۆرەکەوێتە نێوان خەڵکو و ئەو هێزە میلیشیانی کە ئێستا لە ناوساحەکە هەن و ئەمانە ممکنە خەتەری گەورە بەسەر خەڵکا بێنن ممکنە دەستدرێژی زیاتر بکەنە سەر ماف و بەرژەوەندەکانی خەڵک سەر دامەزراوەکانی کە خزمەتگوزاری بۆ خەڵک تەقدیمەکەن سەر ئەو ئیمکانیەت و داهاتانی کە لە ناو کۆمەلگای هەیە و سەرنجام مڵکی خەڵکی ئەم کۆمەلگایە ممکنە سوء ئیسفادە لێ بکەن و بە جۆرێک لە جۆرەکان بیبن و حتا مەسلەی عەمالەت و هێزگۆڕینەوە بەشێک لە هێزەکان چاوەڕوانەکرێ مەسەلەن لە ئەگەری ئەو احتیمالا گەبێتە پێشەوە ئۆتۆماتیکی فورەن تەسلیمی حەشدی شعبی بن و خۆیان بکەن بە بەشێک لە حەشدی شعبی هەنێکیان ممکنە ڕاستەوخۆ بڕۆن ببن بە پارتی و پێشتر زۆر ناوەکان دیارە ئەوەی لە ناو پیجێک سێبەرەکانی خۆیان کە باسەکەن کێ نوێنەرایەتی پارتیەکە لە ناو هێزەکانی پێشمەرگەی یەکێتیە یعنی پێم وایە مەشاکلی زۆر دروستە بێت بۆ خەڵک تا جێگەی کە بە خواستە ئەسلەکانی خەڵک گەڕێتەوە خەڵک ئەبێ ئێستا لەسەر زۆر مەسائلی جدیتر لە مەیدانا بێت ئەو ئیدارە و دەسەڵاتە ئەگەر یەک بێ زیاتر ئیدارە و دەسەڵاتی دواکەوتووە بێ پارتی بە نزیکبوونەوەی لە ئیسلامیەکان و لە سەدرەکان و هەلبووسی جگە لەوێ کە خۆی هێزێکی کۆنەپەرست بووە
لە دەورانی پێشوە منافەسەی ئەو ئیسلامانی کردووە مەسعود بەرزانی خۆی ئەیوت لە کەس ناکەین لە کەس قبول ناکەین منافەسەی ئیسلامی بوون مزادی ئیسلامی بوون بەسەر ئێمە بکە ئێستا ئەوەندەی کە بەرەو کۆنەپەرستی پەلکێش بوو جگەلەوەی کە خۆی کۆنەپەرست لەوە گوتم بەڵام بە نزیک بوونەوەی لە سەدرەکان بە نزیک بوونەوەی لەم پاژماوانەی داعش و پاژماوانەی بەعس و زۆرێک لە ئەو هێزوو لایەنانەی کە بە تەوجیه و تحریکی ئیمارات و سعودیە و قەتەر و تورکیا و ئەمانە ئیخوان مسلمینی ئەمەندەی کە پارتی بەرەو کۆنەپەرستی بەرەو دواکەوتویی بەرەو جەهالەت بەرەو بە ئەفغانستانکردنی کوردستان هەنگاوانێ و ئەمە خەتەرێکە بێ ئازادی خوازانی کۆمەلگا لە ئێستاوە ئامادە بن بۆ مەسەلەیە و حتا خەڵکانی علمانی و مەدەنی و کەشکەوتی کۆمەلگا جگەلەوەی کە باسی کرەکان و زەحمت کێشکەم حتا هەر کەسێک کە دڵی بۆ کۆمەلگایەک لێیاکە ئومێدی وا بۆ ڕۆژێک لە ڕۆژان ئەم کۆمەلگایە من ناڵم ئەبووە کۆمەلگایەکی زۆر مۆدێرنی معیار ئەسکەندە ناوی بەڵام لانی کەم بە لە جێگایەک بچوایە کە هاوشێوەی دەوڵەتەکانی لانێکم ئەوروپای شەرقی بووە بەڵام ئێستا متاسفانە ئەگەر بەم ئاراستەیە بڕوار چەنە نەوعەنما زەمینەی بوون بە قەندەهار لە زۆربەی زۆری شارەکانی کوردستان ئایبینی و ئەوە لە ڕووی واقعیشەوە ئەبێتە مەسلەیەکی واقعی و فەرزێکرێ بەسەر کۆمەلگایە و ئەرکی خەڵکی ئازادی خواز و خەڵکی مەدەنی خەڵکی پێشکەوتن خواست خەڵکی کۆمۆنیست خەڵکی کرێکار خەڵکی چەپ خەڵکی علمانی ئەوەیە کە لە ئێستا بێت قۆناغ بە قۆناغ مەسەلەکانی هەنگاوەکانی بەردەمی خۆی دیاری بکە لە ئەوڵەوە لەسەر مەسائل لە مەدەنی و پێشکەوتوانانە پێدا بگرێ و دیفاع لە مەسلەی ژن دیفاع لە مەسلەی ئازادیەکان و ئازادی ڕادەبڕین تا ئاگاتەوەی کە خواستەکان زیاتر جدیتر بکرێنەوە و جموجۆڵەکان سەراسەری بکرێن چیتر ژینگە پارێز جێ نەهێڵرێ بە تەنها 200 کەس و 300 کەسیان لێ فەسڵ بکرێ و کەسێک نەبێ لە سەریان بێتە جواب وەک بڵێ ئەو مەسلەیەکی شخصی خۆیانە یا خوێنکاران دەرماڵیان نەبێت بە تەنیا خۆیان بێنە سەرجادە و خۆیان داوای مافوشتی خواستەکانی خۆیان بکەن و کەسێک نەبێ لە جێگایەکی ترۆ دیفاعی لێ بکە و ئەم تەسەورە ئینسانیە و ئەم پشتیوانیە ئینسانیە هاوخەباتیە هاوفکریەت ئەبێت تەحویل بێ بە قەزیەی کۆمەلگاوە ئەوانەی کە بەرپرسن ئەوانەی کە خەمخۆریم کۆمەلگایان ئەوێ بزانن کە ئەمە ڕێگە ئەسڵێکێت یەکجنا سبێنەیەک تاریک مەزمونە بۆ هەمومان ئەگەر کارێکی جدی و هەنگارێکی دیگ لەسەر نەنێ کاتکەم ماوە ئەم بابەت قسەی زۆر زیاتر هەڵدەگرێ بەڵام ئەگەر من دەرفەتێکی هەڵمەوە بۆ خۆت و قسەیەک ما بێت لە چاپێکەوتنەکەماندا نەهات بێت و با گرنگی بزانی سەبارەت بە ئەو کۆبوونەوەی نێوان نەتەوە گرتووەکان و حیزبەکانی کوردستان فەرمون بە کوردی بەڵێ من هەر ئەوە ئەبینم کە ئەم مەسەلەیە تەنها علاقی بە خواست و بەرژەوەندەکانی ئەمریکا و یوئێنەوە هەیە بۆ ئەنجامدانی انتخابات ئەو ترس و لەرزەی کە ئەوان باسی لەکەن ئەو ترس و لەرزەیەکە ئەو لایەنانەی کە بە قسەیان نەکەن لە پشتیوانی ئەوان ئەچنە دەرەوە و ئەگەر بەم خواستە ئەم معادلەیە وتم بۆ خواستی ئەوان بچێتە پێشەوە کوردستان تاریکترە بێ و ئایندەی کوردستان خراپترە بێ و تا حتا ئەگەر یەکێتی تەسلیمیش بێت تا هەموو هێزەکەی چکە قەڵشتی جۆراوجۆریتەیە تا ئەمانە قانعەکە بۆی کە بڕۆن و ئۆکەیەوە سلێمانی وەکو پاکێجێکی کامەڵ تەسلیمی بکەن دەیان هەڵبەز و دابەزی تەیەکەوێت تا ئاگاتە ئەو مەرحەلەیە و ئەمەی کە ئەوەی کە ئەبێتە قوربانی و ئەوەی کە ئەبێتە تەلەف خەڵکی کرێکار و زەحمت کێشە تا ئەو جێگەشی کە بن مناطقی پارتیە گەڕێتەوە هەروە بە ئاسانی و بە سەلامەت لێی دەرباز نابێت هەروە ئاسان ناتوانێت شەڕەکەت خاتی ئێرە و خەڵکی کرێکار و زەحمت کێشی ئەوێ چاوەڕێکەکەن تا بزانن بەروی کۆڕوە لەوێ بخۆی لە ناوخۆی ئەوەیە ملهوڕی دەستدرێژیەکان حتا ممکنە بە جۆرێک فەزای شەڕ لە دژی فەکەکە و هجوومکردن بۆ سەر مناطقی قەندیل کە ئێستا تورکیا و ئەم وڵاتانە هینەکانیان خۆش کردووە فەزای عسکەرتاری فەزای بە جۆرێک دەستوەڵاکردنی کۆنەپەرستی و سیاسی حتا سری تەبلیغاتی زمانی ئیسلامەکان بکە لە ئێستا کەوتونەتەوە دروستکردنی و فەزایە ئامادەکاری بۆ جێوێکە بە قازانجی تورکیا و بە قازانجی ئەردۆغانی ئەو جەوە جەوێکی ئیسلامی دواکەوتوانێ بەرحاڵ هینە مرحلەیەکی انتقالیە زۆر جدیە بە تەسەوری من و خوێندنەوەی زۆر جدیتر و تحلیلی زۆر لەمە زیاتری ئەوێ و بۆ هێزە پێشکەوتن خوازەکان و هێزە کۆمۆنیستەکان پێویستی بە نەخشە عەمەلی جدی هەیە بەڕاستی ئەو زاعیکی وا بێتە پێشەوە ناکرێت مثلەن ئەحزابی چەپ و کۆمۆنیست و ئازادی خوازی کۆمەلگا ئامادە نەبێت لە ڕووی جەماوەریەوە لە ڕووی مالیەوە لە ڕووی چەک و پێداویستیەوە لە هەموو ئەو ڕوانەوەی کە هیزێکی کۆمەڵایەتی پێویستە خۆی بۆ ئامادەکە پێویستە بیری لێکرا بێتەوە دەست بەرن بۆ هەموو ئەو لاوازانەی کە هەیە بۆی کە بتوانن سبێنێ لانی کەمەگە هەر نەبێ خۆیان و بەشێکی زۆری کۆمەلگا بتوانن بپارێزن. زمناکۆ عزیز زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون. زۆر سپاس بۆ تۆش زۆر سپاس.
ئازیزان جارێکی ترداوای لێبوردن دەکەین کە ئەو قەتعە ڕوویدا لە بەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانمان و ئەو لاوازی خزمەتگوزاریەکان لە کوردستان کاریگەری لەسەر ئێمەشدا دەنێن بە تایبەتی کە بەرنامەکانمان ڕاستەوخۆ دەبێت وەک پێشتریش ئاماژەم پێداکە ئەو چاوپێکەوتنە لەگەڵ تار حەسەندا لە ماوەی هەفتەی ئایندەدا پێش بەرنامەکانی شەممەی ئایندە ئەنجام دەدەینەوە و تاکۆتایی دەیبین بە هیوای ئەو کاتە خزمەتگوزاریەکان و کارەبە لێمان تێک نەدات. زۆر سپاس بۆ ئێوە کە لەم ماوە کەمەدا ئەو هەموو پەیامەتان بۆ نردین و ئاگادارتان کردینەوە لەوەی کە خەلەل کەوتە ناو بەرنامەکانمانەوە. بەڵام لێرەدا دێینە کۆتای بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن.